کاردانەوەکان دوای کشانەوەی کۆمەڵی دادگەری لە پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاکان و حکوومەتی خۆجێیی سلێمانی بەردەوامیان هەیە لە سنووری مەڵبەندی ڕاپەڕین بەرپرس و کادیران بڕیارەکە بە دروست و باش دەزان و دەڵێن کشانەوە باشترە لە نێو حکوومەتێک و پەرلەمانێکی ماوە درێژکراوەی بێدەسەڵاتدا. بەڕاستی هەڵوێستێکی زۆر گەورە و بەرز دەردەخێندرێ چونکە ئەو حکوومەتەی کە ئێستاکانە لارەوە پەرلەمانی کە هەیە هیچ ئەرزێکی نەماوە چونکە ماوەی بەسەر چووە و بەڕاستی لە بار و کێشە و گرفت زیاتر بۆ میلەت هیچ پێ نییە و دەیەوێت تەنها لەسەر حسابی میلەت لەسەر حساب نەکردن بۆ ڕێی جەماوەر درێژە بەو دام و دەستگا و بەم پۆستانە بدا وەیە کۆمەڵی دادگەری هەردەم لە بەرەی جەماوەردا بووە هەردەم لەگەڵ ئێش و معانات و خەمی جەماوەردا ژیاوە بۆیە هاوکاریکردن و هەماهەنگی لەگەڵ جەماوەردا بە ئەرکی شەرعی واقعی خۆی دەزانێت. ئەو هەڵوێستەی کۆمەڵی دادگەری بەرز دەنرخێنین بەڕاستی هەڵوێستێک بوو لە جێی خۆیدا بوو هەڵوێستێک بوو لە ڕیز و بەرەی خەڵکدا بوو خەڵک زۆر داواکاری و هەڵوێستی لە هەموو حیزبولانە سیاسیەکان هەبوو لەبەرەوەی کۆمەڵی دادگەری لە سەرەتای بەسەرچوونی ماوەی یاسایی ئەو دام و دەستگا شەرعی و ڕسمیانێکی لە کوردستاندا هەن زۆر داوای کرد کە پەرلەمان درێژ نەکرێتەوە هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێ بەڵام دیارە گوێ لە کۆمەڵی دادگەری نەگیرە بە نایاسایی درێژ کرایەوە زۆرینەیەک بۆ بەکارهێنانی بابەتێکی ئاوە هەستیار و گرنگ بەکارهێنرا و بە شێوازێکی نایاسایی ماوەی پەرلەمانیان درێژ کردەوە لە کاتێکدا کە بەسەر چوو بوو بۆیە کۆمەڵی دادگەری ویستی هەڵوێستێکی وا بنوێنێت کە دژایەتی ئەو بێیاسایی ئەو یاساشکێنیە بێ. کشانەوەی کۆمەڵی دادگەری لە کاتێکدایە پەرلەمان و حکوومەت و دامەزراوەکانی لە قوڵترین قەیراندان و ماوەیان بەسەر چووە دەکرێت کشانەوەی کۆمەڵ ببێتە فشارێک بۆ ئەوەی هەڵبژاردن لە کاتی دیاریکرا و بڕیان لێدراودا بەڕێوە بچێت. بەو کشانەوەی کۆمەڵی دادگەری لە حکوومەت و پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاکان بەبەرز دەنرخێنن چونکە لە ڕاستی و واقعدا حکوومەت و پەرلەمان دابڕاون لە میلەت و جەماوەر ئەوان لە ناو شوشە و لە ڕەفاهیەت و خۆشیەکدا دەژن کە ئاگان لە خوار خۆیان نییە و پێشنیار و داواکاری و بەدواداچوونی کەسانێک وەرناگرن کە دەیانەوێت لە خەمی خەڵکدا بن بۆ ئەوەی کە چاکسازی و کاری باش بکرێت بۆ ئەو میلەت و جەماوەرە. ئەو هەڵوێستەی کۆمەڵی دادگەری بەڕاستی دەنگدانەوەیکی باشی هەبووە لە ناو خەڵکدا لە ناو ئەندامانی کۆمەڵی دادگەریدا ناو غێری خەڵکی کۆمەڵی دادگەریدا جێگەی دەستخۆشیان بووە جێگەی چاولێکەری بۆ چکە تاکە حیزب تا ئێستا کشانەوەکی سەرجەمی ڕاگەیان دەبێت ئەوەش لە پێناو بەرژەوەندی هاوڵاتیاندا بووە کۆمەڵی دادگەری هەر ئەندامێک هەر کەسێکی ناربێت بۆ هەر جمگەیەک لە هاتە شوێنێکی دەسەڵات بوو بێ لە هەر شوێنێکی ئیشی کردبێ لە بەری میلەت دەبێ لە حیزبدا بوو بێ بەڕاستی نمونەی جوانیان بەرجەستە کردن نمونەی جوانیان پیشانی خەڵکداوە و پەرێزی پاکیان شاهێدیانە لە ڕۆژی ئیشکردنیاندا و داهاتووشیان هەروە دەسەلمێنە ڕابردوویان شاهێدیانە. دوای ئەوەی لە کۆبوونەوەی گشتیدا کۆمەڵی دادگەری بڕیاری لەسەر کشانەوەی لا دامەزراوەی یاسادانان و ئەنجومەنی پارێزگای سلێمانی و هەولێر و حکوومەتی خۆجێیی سلێمانیدا هەنگاوەکە بووە جێی گرنگی و پێزانین کە نوێنەرانیشی لە پۆستە جیاوازەکان لە ئاستی متمانەی خەڵکدا بوون و دڵسۆزانە کاریان کردووە. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.